وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی چەند بڕیارێک بۆ بژانەوەی بەشی کوردی زانکۆی بەغدا دەردەکات و ڕایدەگەێنێت. هەر فەرمانبەرێکی بەشی زمانی کوردی لە زانکۆی بەغدا لە خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی هەرێمی کوردستان وەربگیرێن لە تەواوی کرێی خوێندن دەبەخشێن و کار ئاسانی تەواوشیان بۆ دەکرێت. هەروەک هەر مامۆستایەک لە زانکۆکانی هەرێمی کوردستان بڕۆنە بەشەکانی زمانی کوردی لە زانکۆی بەغدا سەرباری ئەوەی کرێی وانەوتنەوەی بۆ هەژمار دەکرێت. لە هەمان کاتدا وەزارەتیش مانگانە 500,000 دیناری بۆ تەرخان دەکات وەک هاندانێک بۆ ئەو مامۆستایە. وەزیری خوێندنی باڵاش ڕایدەگەێنێت بۆ بژانەوەی بەشی زمانی کوردی لە زانکۆی بەغدا درێغی ناکەین و هەموو توانایەکی خۆمان دەخەینە گەڕ. ئێستعدادی خۆمان داوە بۆ هاوکاریکردنیان بۆ ئەوەیە کە مەقعدی دکتۆرایان بۆ ئەو ماستەریان بۆ ئەەکەینەوە هەروەها پارەی هاندان بە ئەو مامۆستایانە ئەدەین کە ئەچنە ئەوێت بۆ بەغا کە بتوانن بەشدار بن لەو پرۆسەیە هەموو هەر جۆر ئاسانکاریەکی تر هەروەها داوامان کردووە ئەگەر هەندێک بواردا بە تایبەتی گۆڕینەوەی تەڵەبە ئەگەر لە بەغا نەتوانن بخێنن یا پێویست زیاتر بیانێ پەرە بەتوانە زانستیەکان دەدەن بێن لە کوردستانە بخێنن بۆ ماوەی ساڵێک 2 ساڵ. سەرۆکی زانکۆی سڵاحەدینیش دەڵێت ئێمە ئامادەین تەواوی هاوکاری خۆمان پێشکەش بە بەشی کوردی بەغدا بکەین. لە هەمان کاتدا ئامادەین ستاف و مامۆستای بۆ دابین بکەین. لەگەڵ ئەوەشدا دەرگای زانکۆکان کراوەتەوە بۆ ئەوی خوێندکارانیان خوێندنی ماستەر و دکتۆرا لە زانکۆی سڵاحەدین بخوێنن. باشترین شێوەش بۆ ئەوەی ئێمە بەردەوامی بدەینە ئەو بەشە ئەوەیە کەوامە پرۆسەیەکی خوێندنی باڵایان بۆ دابین بکەین. ئەو خەڵکانەی حەزیان لێ ماستەر و دکتۆرا بخوێن بۆ ستافی بۆ پێیان بکەین کە بەحەقیقەت کێشەی ئەوان ستافیان نەماوە. بەداخەوەش دەڵێم ئێستا ئەو قوتابیانەی کە وەریش گیراون ئاسی زمانی کوردیان ئەوەندە نییە بۆیە دەبێ ئەو بەش زۆر بەشێکی تۆکمە بێ حتا ئێمە وای لێ بکەین من هەندێک جار قسەم لەگەکردن وتم دەکرێت ئێوە قوتابیەکانتان بێنن مەسەرن بۆ ماوەی چەند مانگێک لە زانکۆیەکانی ئێمە شت بخوێنن ئەگەر ئەمە نەتوانین مامۆستایەکانمان بنێرین. بەشی زمانی کوردی کە لە ساڵی 1959 لە زانکۆی بەغدا دامەزرا لە ئێستادا بەهۆی نەبوونی ستافی پێویست و مامۆستای پێویستەوە لەو بەشە تەنها 600 خوێندکار هەیە بە بەشی بەیانان و ئێوارانەوە. باوەش وزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئامادەی دەربڕیوە هاوکاری تەواوی ئەو بەشە بکات. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.